بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزانم لخزمة كتابي الأذكار إمام النووية لباسي التعزية قيشتنا فرمايشتكي بيغمبر صلى الله عليه وآله وسلم. معاوي كري قري إياس بمن أجرته ولا باوكي واتا كري إياس كيش يقول له هاولاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي خۆشەویستمان صلى الله عليه وسلم ئەگەر هەندێک لە هاوڵەکانی دیار نەبوونایە پرسیاری ئەکرد ئەیوت بۆچی دیار نییە لەکوێیە ئەگەر کەسێکیان ون بووە لە پێشچاوی لە مەجالیسە هەواڵی ئەپرسی تایبەت ئەوانەی کە زۆر مقەڕەب بوون و پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم ئەیناسین هەمیشە هەواڵی ئەپرسین چونکە کۆی گشتی ئەسحاب لە ئەخیرە ئەگاتە 120,000 هاوڵ بەڵام لە سەرەتای داعوە و بانگەوازەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموویان یەکەیەکە ئەناسیەوە تاقەیەکی زۆر گەورەی هەبوو لە ناسینەوەیانە حتا ئەبوو ذەر ئەگەڕێتەوە ئەفەرمێ من لە مەککە بینیم ئیتر دوایەوە نەمبینیەوە چەند ساڵ ئەڵێ کە بینیمەوە فەرمووی ئەبا نەملە طبعا ذەر و نەملە بە زمانی عەرەبی هەر یەک معنایە یعنی نزیکی کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەرچی دەقیق ناوەکەی نەبوو ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوم ئەبا ذەر ئەڵێ بە چییە تحدیدی کردبوو دەموچاوی ئەبوو ذەر هەندێک خاڵی سووری تیا بوو ذەڕیش یعنی چی یعنی مێرولەی سوور بەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەو هەمە ساڵە بینیوەتی ئەبا نەملەیت و باوکی نەملەوتی نە ئەبا ذەڕە نزیکی کردەوە ئەفەرمێ هەواڵی ئەپرسین ئەگەر هاوڵان دیار نەبوونایە بزان لەکوێن لە چ شوێنێکن ئەفەرمێ جارێکیان پرسیاری کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وتبووی کە لەکوێیە قوڕەی کوڕی ئیاس لەکوێیە هاوڵانش پیان وتبوو وتیان والله یا رسول الله کوڕێکی بچووکی هەبوو هەلەکە وفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێی گەیشت بوو فسأله عن بنيه فأخبره أنه هلك پرسیاری کرد ئەرێ مناڵەکەت چی لێ هات وتی والله وفاتی کرد فعزاه عليه اینجا تعزیەباری لێ کرد و پێغەمبەر صلی الله عليه وسلم اینجا پێی فەرموو ئەی فڵان أيما كان أحب إليك كام لم دوانا بوتو خوشويسترا يكم كبيتو عمرت بوبر جواني ولا قال من على كي خوتا بسر بري يان أم من عليتو لنا وبهشتا بيت درجاي بهشت بوبكاتو كام يعني بيخوشترا والله أي بيغمري خوا صلى الله عليه وسلم أهم بيخوش درجاي بهشت بوبكاتو فرمي دي خوا أوي بيداوي إتي الصبر قرو آرام قرو لسرتاي أم بابا إمام فرموي زور بابت هي للتعزية مرجنا إلا الأم لفظانا بك لفرما يجتهدوا حل لفظة بكار بيني دروست أفرمي الشافعي إمام الشافعي رضا ورحمة خواه لبه بيجيش كعبد الرحمن كوري مهدي رحمة خواه لبه كوريكي مردو زور خفت بار ناميكي بونار فرموي برايخم عز نفسك بما تعزي به غيرك تعزي باري نفسي خودك چۆن تعزیەباریت لە خەڵک کردووە وتوتە بە خەڵک وابن تۆش ئاوابە ئەو شتێکە بە خەڵک وتوتە خراپە و مەیکەن تۆش مەیکە کاتێکە کوڕەکەت مردووە زۆر غەمبار مەبە اینجا بزانە ئەمە موسیبەتن هەموویان ئەڕۆن هەموو ئەم موسیبەتانەی کە دێن سرورێکە ئەڕوە ئەجرێکیشە دەست ناکرێت لەم دوانە بە دەرنیە ئەی ئەگەر هەردووکیان کۆبنەوە چی واتە خۆشەویستەکەشە بڕۆ ئەجریشی دەست نەکرێ واتە سەبر نەگری و ئارام نەگری و پەیوەندی لەگەڵ خۆیان بەهێز نەکەیت و ئەویشی لێ بڕۆ دەی ئاگاو لێ بێ پشکێکە لە دەست داوە سرورەکە ڕۆشتووە دووەم لە دەست نەدەی کە ئەجرەکە هەر بۆ خۆت دەست بخە شعرێکی بۆ نووسی فەرمووی ئینی معەزیکە لا أني على ثقة من الخلود ولكن سنة الدين من تعزیەباری بۆ تۆ ئەەکەم ئەڵێم ئارام بگرە و تعزیە بکە ئەمە نییە کە من یەقینم هەبێ سیقەم هەبێ کە ئیتر من هەتا خۆم ماومەتەوە کە تعزیەباری لە تۆ ئەەکەم من سنەتی دینە بۆیە تعزیەباری لێ ئەەکەم فما المعزى بباق بعد ميته ئەو کەسێک کە تعزیەباری لێ ئەکرێ ئەو باقی نییە و هەتایی نامێنێتەوە لە دوای مردوەکە ئەویش ڕۆ ولا المعزي أو كسشك التعزيئك هر عينا بقايني أو شر أمره ولو عاش بعد حين يا إلى حين أجر شي مدتك زمنك جيان بسر برن هر أمر همو من إما مردون وأمرين ديتر با صبر قرين
ئەفەرمێ پیاو باشێک بۆ هەندێک لە دۆستەکانی خۆی نووسی تەعزیەباری لێکردن کە کوڕێکیان مردبوو فەرمووی هەموو کوڕێک ئەگەر بێت و بمێنێ بۆ دایک و باوکی ئەبێتە زەحمەتی و ئەبێتە فتنە ئەبێتە مای غەم و خەفەت ئەگەر هات و لە پێش خۆیەوە ڕۆشت ئیتر ئەوە ئەبێتە نوێژی لەسەر ئەکات و ئەبێتە ڕەحمەت بۆی دەی هیچ غەم مەخۆ لەسەر ئەو شتێکەوە ئەگەر بمایەتەوە بۆ مایەی ناڕەحەتی بۆ تۆ و فتنە بۆ تۆ و هیچ غەم مەخۆ لەسەر ئەوەی نەهێڵی ئەوەت لە دەست بچێت کە خوای گەورە کردوێتی بە تەعویض بۆ تۆ کە بریتێ لە نوێژ و سەبرگرتن و ڕەحمەت ناردن بەهۆی نوێژێکەوە ئەیکی تووشی ڕەحمەت دەبی بەسەر مردوویەکی خۆتەوە وەنحاڵ ئەم کەلیماتانە هەموویان ئەجر و پاداشت وەرئەگرێ ئینسان لەسەریان و مەرجێژ نییە تەنها ئەو دەقە بەکاربێنێکە لە فەرموودەکان هاتووە بۆی ئەمانەی هێناوە ئیمامی نەووی ئەفەرمێ موسای کوڕی مەهدی فەرمووی بە ئیبراهیمی کوڕی سالم کە کوڕێکی مردبوو فەرمووی دڵخۆش بە کە تووشی بەڵایەک بوویت و بەڵاکت لە کۆڵ کەوتووە ئەم شتێک کە هاتبوو بۆ لای تۆ دەی پێی دڵخۆشی لە ژیانەمە بەڵا بوو فتنە بوو کە ڕۆژ تۆ پێی ناڕەحەتی کورە ڕەحمەتە بەخوا ڕۆشنەکەی ڕەحمەت ئەوە سەڵەوات و ڕەحمەتی خوای بەسەرتا دا ئەبارێتتر چیتە پیاوێک بە پیاوێکی تری ود عەلەیکە بتەقوى الله والصبر کورە تەقوای خوات هەبێ و سەبر گرە و ئارام گرە ئینسان تەنها بەمانە ئەجری دەست ئەکەوێ بەخوا ئەو کەسەی کە هەمومانە چینەوە بەردەستی خوا ئەو کەسەی هاوار و هاتەکات و ئەو کەسە سەبر ئەگرێ هەردووکمانەوە یەکین بەڵام یەکیان پاداشتی وەرگرت و یەکیان سزا پیاوێک تەعزیەباری لە کەسێکی تر ئەکرد ئەوی بزانە کە تۆ لە ئاخرەتە ئەجرێکی زۆر گەورەت هەبێ زۆر باشتر لەوەی کە لە دنیایەکی فانیە سروورێک و خۆشیەکت هەبێ زۆری ترن لەمانە کە وردە وردە ئیمان باسییانەکە ئەمر لە خزمەتیانە ئەبی کەلیماتی زۆر هەر جۆرە کەلیمەیە بەکارێن لە کاتی عەزاء دروستە مهم لەوە ئەچێ کەلیمە یەکێک لە ئەوانەی کە ئەچنە تەعزیەکە بێتە مای شیفا بۆ دڵی بەرامبەرێک هەر کەسە کەلیمەیەک هەر کەسە وشەیەکی جوان لە کوردەواری خۆمانە مەسەن خۆتان خۆش بن بەرەکەت و عمری درێژی بۆ خۆتان بەجێهێشتە بێ ئینشاءالله لەم ئیمتیحانە گەورە دەرەچن ئەمە ئەجرێکە خوا تووشی کردوون کەس هەبووە زۆر زیاتر لەمەی لێ قەوماوە ئەلحەمدولله سەبری گرت و ئارامی گرت هەر کەلیمەیە و هەر کەلیمەتە جوانانە کە ئینسان لە عائیلەکانە بەرامبەر بە یەکتری بەکارێن هەمووی ئەجر و پاداشت و هەمووی خەیرە و هەمووشی ئەبێتە تەعزیەباری و هەمووشی بە لطفی خوا قبول ئەبێت لای رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەم دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە ئەم فەرمایشتە جوانانەی ئیمامی غەزالی بکەرە نور و ڕووناکی بۆ ژیانمان بیکەرە نور و ڕووناکی بۆ ناو گۆڕەکانمان بیکەرە نور و ڕووناکی بۆ ئاخرەت و ساحەی مەحشەرمان خوای لێمان خۆش بە خوای لێمان خۆش بە خوای لێمان خۆش بە ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك